لە هاوڵاتیان دەپرسین لە ساڵی 2022 چ خزمەتگوزاریەک پێشکەش بە قەزای بەردەڕەش کراوە و بۆ ساڵی نوێ داواکاریان چییە لە کاربەدەستانی ئەم قەزایە؟ بەجددی شایانی داخە کە دەبینم قەزای بەردەڕەشیش خزمەتگوزاریەکی نییە ئەسڵەن نرخ قەزای بەردەڕەش دەتوانین بڵێن گوندی بەردەڕەش ئەو قەزایی کە ئەوەندە زانیاریم لەسەر نییە بەڵام دەڵێن گەورەترین قەزا لە هەموو کوردستاندا دەبینم کە هیچ خزمەتگوزاریەکی ئەوتۆی لێ نییە وەکو گوندێکی بچوو گوایە نەک گوندێکی گەورە هەروەها ئەو شتێک کە دەبینین خزمەتگوزاری زۆر لێکرایە دەتوانین بڵێن تەنیا دوو پاکی بەسیط لێ هەیە وەکەرتی تەندروستیش زۆر 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 سادەیە زۆر تەنیا دوو نەخۆشخانەی لێیە ئەو نەخۆشخانەیەش تەنیا بنکەیە سۆر بوو بەردەڕەشی نەوەتەکرا منەدیتە نەچوو شارع گەلەکە مەغدۆرە خودێ بەردەڕە زۆر مەغدۆرە منەدیتە چ بۆ کردی منەدیتە چوو سۆڵ تێداواتی نەکردن و ئەو سەر و بەرەوی بکەن و شارعێ توێ و ئەوێ توێ منەدیتە چ کرێن نا والله خاصة بخير على ما فقيرة ومغدورة مسألة كأبي والله سرو بري بردرسي كان مستشفى شي كان شارع شي كان أبا مدفد بوشي كان ايش نكرر بدرش هیچ بدرش زور نقصانية چندی بلی نقصانية کاری تندرستی هری چینیه دستی مستشفی بداخل دوری به 1000 دیاری و درمانية دل هر رسیدی بکره تندرستی چه بدرش نقصان بدرش ايش نعيه نعيش توانيه هذا ناحية تواني قزانية قزا سبب قزا ديتيها بردرش تابع أكرية قزايا هارو تندرستي ورقة تضرب 1000 ديناري دتشك الدكتور فحص دكتور هارو سيدري غالي بكرة درماني بكرة بعيات شنابت شكلي شرو ناينية ثابت حتى لا سوني أو بروين أو نظامي بروين أو تندرستي نية أو قندرية شنابت والله إن شاء الله ثابت أنا ما أدري إن شاء الله ثابت بس زعمتش خزمەتکردن لە قەزای بەردەڕەش نەک 2022 2007 چ نەکرایە تار لە سەرەتای بوو تا قەزا چ نەکرای لەو بەردەڕەش یعنی هەر وچی ناحیە کار لێ دەکرێتن لە پرۆژە لە دەوائر یعنی هەموو تشتێکی وچی ناحیە چ فەرقی نییە یعنی لەگە ڕێویە لەگە کەلەکچی لەگەر چڕە چ فەرقی نییە هەر وچی ناحیەیە سەر بە ئاکرێشە تا ئێستا يعني هیچی نەکرایە ئەو ساڵیش لە 2022 خەستە کرا بەبێ دکتۆر هێشتاش نەکرایتەوە وەڵاهی داواکاریمان ئەوەیە لە 2023 واگەشتینە 2023 ئەوە چەند ساڵە قەزایە 2023 خزمەتی زۆرتر بکرێتن یعنی زۆر تشت پێویستە وەکو خزمەتکردن